ئێوارەتان باش سڵاوتان لێبێ ئەزیزان خۆشحاڵین لا بەرنامەیەکی نوێی چاوپێکەوتن بە دیدارتان شاد دەبینەوە. پەرلەمانی سوێدی با بڕیارێک ئەنفالکردنی خەڵکی هەرێمی کوردستانی بە جینۆساید ناوبرد. کاریگەری ئەم بڕیارە لەسەر وڵاتانی ئەوروپی بەگشتی و سوید بە تایبەتی هەروەها ئایا کاریگەرێنی ئەرێنی لەسەر وڵاتانی عەرەبی و عێراق دەبێت؟ بۆ ئەم مەبەستە میوانداری بەڕێز جەبار ئەمین پەرلەمانتاری سویدمان داوت کردو بۆ بەرنامەیە. زۆر بەخێر بێ کاک جەبار. سەرەتا مەوێ لەو بڕیارەی پەرلەمانی سوید لەگەڵت دەست بە گفتوگۆ بکەم، ئایا چۆن ئەم بڕیارە درات لەسەر چ بنەمایەک و کێ هاندەر بوو بۆ ئەوەی پەرلەمانی سویدی بگاتە ئەم ئاکەمە و ئەم بڕیارە دەربکات؟ چەند ساڵێکی زۆرە پێشنیازی جیاواز لەلایەن پارتە سیاسی جیاوازەکانی ناو پەرلەمانی سوید پێشکەش بە پەرلەمانە کرێ. دەکرێ بڵێ 5-6 ساڵە پێشنیاز دەکرێ و تا ئێستا جارێک ڕەت کراوەتەوە. بەڵام ئەم ساڵ بەهۆی چەند هۆیەکەوە یەکێک لەوانەی کە زۆرترین پارت ئەم ساڵ داوای کردووە، ئەمە یەک دوو فشاری کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوە مەدەنیە کوردیەکان بە تایبەتی ڕێکخراوی چاک و ناساندنی زیاتر ئەو پەرلەمانتارانی کە ئێستا پەرلەمانتارێکی زۆر لە کورد لە پەرلەمانی سوید هەیە، هاتنی ئەو شاندە جیاوازانە بۆ کوردستان، ئەمانە هەمووی پێکەوە وای کرد کە زەمینەیەکی خۆشتر هەبێ ئەم ساڵ بۆ ئەوەی بتوانن هەڵوێستێکی وایانە هەبێ. جا هەر بۆیە نزیکەی 2 هەفتە لەمە پێش لە لیژنەی دەرەوەی ناو پەرلەمانی سوید هەڵوێستێک ڕاگەیەنرا، ئەویژەوەیە کە بە پشبەستن بە توێژینەوەکان و بە پشبەستن بە هەڵوێستی ڕێکخراوە نێونەتەوەیەکان و هەروەها بڕیاری دادگای عێراق دەکرێ ئەنفال وەکو جینۆساید سیر بکرێ. ئەم بۆ چوونە ئەم هەڵوێستی لیژنەی دەرەوەی پەرلەمانی سوید ڕۆژی نزیکەی 10 ڕۆژێک لەمەوبەر گفتوگۆی لێکرا لە ناو پەرلەمانە، لە ناو هۆڵی پەرلەمان، گفتوگۆیەکی زۆر و خۆشحاڵانە گشت پارتەکانی ناو پەرلەمان هەش پارتەکەی ناو پەرلەمانی سوید پشگیریان لەو هەڵوێستە کرد و هەر بۆیش دەبینین چەند ڕۆژە لەمەوبەر بوو بڕیارە ئەو هەڵوێستە بوو بە بڕیارێک لەلایەن پەرلەمانی سویدەوە. بەڵێکەوتە من لە قسەکانەوە تێگەشتم کە حکوومەتی هەرێم و بە تایبەت وەزارەتی شەهیدان و ئەنفال هیچ ڕۆڵێکی ئەو نەبووە لە وروژاندنی ئەم مەسەلەیە لە سوید یاخود هاندانی ڕێکخراوەکان یاخود لانی کەم سەردانکردنی پەرلەمانی سویدی بۆ مەبەستە. من پێم وایە چێ حکوومەتی هەرێم چێ دەستگای شەهیدان کە ببوورە وەزارەتی شەهیدان و ئەنفال کە بەشێکە لە حکوومەتی هەرێم دەکرا زۆرتر کار بکا، بەڵام کاری سەرەکی کە کراوە من پێم وایە کاری ڕێکخراوە مەدەنیەکان بۆ بە تایبەتی ڕێکخراوی چاک کە خۆبەخشانە زۆر ئیشیان کردو، زۆر هەولیان داوە بە تایبەتی لەم ماوەی مانگی 10 و مانگی 11 بۆ فشار خستنە سەر سیاسەتمەدارانی سوید و پارتە سیاسیەکانی سوید. بەڵێ ڕەنگە هاوڵاتی لە هەرێمی کوردستان ئەو پرسیارە بکات سوودی ئەم بڕیارە چییە بە نسبەت هەرێمی کوردستانەوە؟ من پێم وایە دەکرێ بڵێ ئەم بڕیارە چەند دەرەنجامێکی یەکێکیانەوەیە هەرچەندە تاوانەکەەوە چارەکە سەدەیەک لەمە پێش بووە، بەڵام هەرەوەی کە لە ناو پەرلەمانێکی ئەوروپیە ئەمڕۆ گفتوگۆیەک دەگرێ و هەڵوێستێکی وا ڕادەگەیەنرێ، ئەمە خۆی ڕێزگرتنێکە لە هەموو قوربانیانی ئەنفال، ئەمە ڕێزگرتنە لە کەسوکاری قوربانیانی ئەنفال. ئەمە جگەلەوە ئاسانکاریەکە بۆ وڵاتەکانی تر، وڵاتانی ئەوروپا، وڵاتانی تر کە بتوانن هەمان هەڵوێست وەرگرن. جگەلەوە ئەمە پەیامێکە بۆ سیاسەتمەدارانی عێراق، بۆ دەسەڵاتدارانی عێراق و دەسەڵاتدارانی وڵاتر، گەر تاوانێت چارەکە سەدەیەکش بەسەریا بڕوە، ڕۆژێک دێت کە ئەم کەسانە تاوانبارەکرێن و دەخرێنە بەردادگا و ئەمانە وەکو تاوانبار دەبینرێن ئەو کەسانی کە ئەم تاوانیان ئەنجام داوە. هەر بۆیە ئەمە من پێم وایە گرنگی کێ بە تایبەتی ئەو پەیامەی کە دەڕوا بۆ سیاسەتمەدارانی وڵاتان. کەواتە یعنی ئەو پەیامە ئەگاتە وڵاتانی ئەوروپی لە ڕێی سویدەوە. هیوادارم با بڵێن ڕەوەندی کوردی، سیاسەتمەداری کورد، حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی ئەنفال و شەهیدان، ڕێکخراوە مەدەنیەکان پێکەوە هەمویان
وڵاتان هەوڵ بن ئێمە هەمومان پێکەوە هەوڵ بین کە لە وڵاتانی تریش هەڵوێست هەبێت چ لە فەرەنسا بێت چ لە بریتانیا بێت چ لە هۆڵندا بێت لە سویسرا بێ بۆی لەوێش هەمان هەڵوێست هەبێ ئەوەیە کە کارەساتێکی وا گەورە کە نمونەی کەم بۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەوێژ هەڵوێست هەبێ بۆ ئەوی پێکەوە چونکە هەتاکو و چەند وڵاتەکان زۆرتر بنکاو هەڵوێستە وەرگن ئەوسا هەڵبەتە چ فشارەکە و چ پەیامەکە گرنگترە بێ بۆ ئەو سیاست مەدارانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە بوو و بەتایبەتی لە عێراق بۆی جارێکی تر ئێمە ڕوبەڕووی ئەنفال و بە کۆمەڵکوژی و مەینەتی نەبینەوە. کەواتە یعنی دۆزی کووردە گۆڕی ئەم بڕیارە لە دنیای دەرەوە لە ئەوروپادا بۆ نمونە ینی هەر ئەوەی کە من پێم وایە ئەمڕۆ پەرلەمانێک چارەکە سەدەیەک پاش ئەوە تاوتوێ لەکرا هەرەمە گرنگە چونکە دەبینین پێشتر کاتێک ئەمە ڕوویدا کەم سیاست مەدار و کەم پارتە سیاسی و کەم دەوڵەت هەبوو کەدان بەوا بنێ کە ئەوەی بەسەر کووردا هاتووە کوشتن و بڕینی زیاد لە 180,000 کەس بە جینۆساید بناسێنە من پێم وایە ئەمە هەنگاوێکە بێ بۆ پێشەوە و دەکرێت سوودی لەوەگیرێت. کاریگەری ئەم بڕیارە لەسەر عێراق لەسەر حکوومەتی عێراقی هیچ کاریگەریەکی ئەرێنی دەبێت یاننا من پێم وایە ئەمە پەیامێک کات دەکەوێتە سەر ئەوەی ئایا ئێمە چۆن دەکرێت ئەو پەیامە بگوێزینەوە بۆ عێراق چۆن هەرچەنە عێراق بڕیاری داوە خۆی دادگای عێراق بڕیاوی داوە کامە جێنۆسایدا بەڵام لە هەمان کاتە ئەمە گرنگە کە ئەوان هەستکەن وڵاتی تریش هەیە چاودێری هێرێکا و چاودێریە وەژەکات چ تاوانێک لێرە دەرەنجامە دریاخ و ناگرێ بۆی ئەمە ئەوەی کە ئەو تاوانانەیە کە ڕۆژە لە ڕۆژان بدرێنە دادگا. بەڵە وەک باس کرد ینی چارەکە سەدەیەک ینی دنیا هەمووی بێدەنگ بووبوون ینی لە زمانێکە ئەم کەس لەسەر ئەم مەسلەیە نەئەدووە ئێستا سوید و ئەو هەنگاوی ناوە باس لەوە دەکات کە ئەنفال جینۆسایدە تا ئێستاشی لەگەڵ بێ وڵاتانی عەرەبی هیچ هەڵوێستێکی نزیک لەو بابەتەشیانە نەک هاوشێوەی ئەوە یعنی ئەمە هیچ لە مووقفی یاخۆ لە هەڵوێستی وڵاتانی عەرەبی ئەگۆڕێت ئەم بڕیارە وڵاتانی عەرەبی ئێستا کە لە گۆڕانکاریدایە. ئێمە زۆر کات زۆر گرنگ نییە ئایا 10 ساڵ پاش تاوانەکە یان 15 ساڵ پاش تاوانەکە تاوانێک وەکو جینۆساید دەبینێ بۆ نمونە تاوانی لە ناوبردننی جینۆسایدی ئەرمەنیەکان لەلایەن حکومەتی تورکیاوە کە نزیکەی 90 ساڵ لەمەوبەر هاتوۆتە ئاراوە هەمووی پێش چەند ساڵێ لە سوید و لە فەڕەنسا و لەم وڵاتانە بە جینۆساید ناسرا واتە نزیکەی 1 سەدەی بەسەرا ڕۆشتووە. اینجا ئێستا کەچی دەبینی کاریگەری هەیە لەسەر تورکیا بۆتە ناخۆشی لەگەڵ فەڕەنسا لەگەڵ سوید بۆ ناخۆشی ئەرمەنی بەهێز کرد پرسی ئەرمەنی هێنایە ئاراوە جارێکی تر لە تورکیا ئەمە زۆر گرنگە گەر چارەکە سەدەیەکیش بێ ئێمە دەبێ گرنگی پێ بدەین و چۆن دەتوانین بیژوێزینەوە بۆ وڵاتەکانی تر و مای داخە وڵاتانەی دراوسێمان ئەو وڵاتانی کە ئێستا بەحساب پشگیری ئەمەکەن و ئێمە پشگیریانەکەین ئێمە وڵاتێ لەو سەری دنیاوە لە سکەندناڤیا ئەنفال بە جینۆساید بناسێنێت بەڵام لبنانێک یان میسرێک یا خود ئەردەنێک ئەمانە بە جینۆسایدی مای داخە. باشە کاک جەوار زۆر باس لەواکەیت کە چۆن ئەتوانرێت بگوازرێتەوە بۆ ئەم وڵاتانە بەرپرسیارەتی کێکیە بەرپرسە لەوەی کە ئەم هەوڵەی سوید بگوازێتەوە ئایا هەر بەرپرسیارەتی ئێوە خۆتان پەرلەمانتارانی سویدە یاخود بەرپرسیارەتەکەی تر لەم مەودوا لە سەرشانی هەرێم و بەرپرسان و دەسەڵاتی هەرێمە. من پێم وایە بەرپرسیارەتەکە دەکەوێتە سەرشانی زۆر لا دەکەوێتە سەلانی خەڵقی سیاست مەدار و چالاکی سیاسی لە وڵاتانی تریکەی کوردن دەکەوێتە سەر ئەوەی کە ڕێکخراوە مەدەنیەکان چ ڕێکخراوی چاک چ ڕێکخراوەکانی تر دەکەوێتە سەر حکومەتی هەرێم دەکەوێتە سەر میدیا بە چ شێوەیەک تەفعیلیەکە لەبەرەوە من نامێ بڵێم ئەمە تەنها لە سەرشانی حکومەتە یاخود لە سەرشانی وەزارەتێکە یاخود لە سەرشانی چەند سیاست مەدارێک من پێم وایە پرسەکە زۆر لەوە گەورەترە ئێمە بچووکی کەینەوە بیخینە سەرشانی چەند کەسێک. ئەگەر بینە سەرباسی بارودۆخی سیاسی عێراق ینی ئێستا عێراق لە تەنگەشەیەکی سیاسیدا دەژی هەرێمی کوردستان ناکۆکیەکی لەگەڵ بەغدا هەیە بە بۆچوونی تۆ وەک سیاست مەدارێک ئەم ناکۆکیانە چۆن دەبینیتەوە چۆن خوێندنەوەی بۆ دەکەی؟
ئەو خوێندنەوەی کە من هەموو زۆر هەر لە هاوڕێیانی من هەیەی لە دەرەوە بە تایبەتی لە وڵاتانی سکەندناڤیا ئەم ناکۆکەی کە ئێستا بەم شێوەیە هاتوۆتە ئاقاری گرتووە چەند هۆیەکی یەکێکانەوەیە ناکۆکی نێوان مالیکی و بەرزانی کە هەیان بووە ماوەیەکەوە بۆ ماوەی ساڵ زیاتر ناکۆکیان لە نێوانایە لەسەر پارە و نەوت و ئەم شتانەیە ئەمە یەکێکیان دوو ویستی مالیکیە بۆ مانەوە لە دەسەڵات لەبەرەوە هەوڵەدا دەبینیت ناسیۆنالیزمی عەرەبی بەلای خۆیان ڕاکێشێ سێش پرسێکی گرنگ هەیە ئەوژەوەیە من پێم وایە ئێران زۆر حەزەکە ئێستا کێشەیەک پاشکەوتنی سووریا لەوانەیە زۆری پێنەچە سووریاشکەوێت ئەوسا مەترسیەک هەیە کەوا وڵاتانی ڕۆژاوە بە تایبەتی ئەمریکا اینجا بێن هانای ئێران لەبەرەوە ئێران دوو هیچ بە دووری نازانین ئێمە کە ئێران بیەوێت کێشەیەک لە وڵاتێکی دراوسێ بێنێتە ئاراوە مخۆم بە دووری نازانم لەوانەیە جەنگش بێتە ئاراوە لە نێوان حکومەتی مرکزی عێراق و لە نێوان ئێمەی کووردا ئەمە با بڵێن هۆکانی ئەمەیە کە گەشتون بەم ئاقارەواتە یەک هۆنیە من بڕوان بۆ نیە یەک هۆی تایبەت هەبێت بەس لەوە کرد کە ئەمە ناکۆکی نێوان مالیکی و بەرزانی ینی پێت وایە ئەم ناکۆکی نێوان ئەم دوو کەسەیەوە گەورە بووە یاخۆت ینی ئەکرا کە ناکۆکیەکە هێشتا لە نێوان بەرزانی و مالیکیا بوو چارە بکرایە لەوانەیە لە کاتێکی دیاریکرایە بکرایە بەڵام لە بەر دوو هۆکەی تر من پێم وایە تازە درەنگە بووەوە لەبەرەوەی مالیکی ئێستا خوازیاری ئەوەیە کە بمێنێتەوە لە دەسەڵات ئێران خوازیاری ئەوەیە کە کێشەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەبێت بۆ ئەوەی گەر سووریا ڕووخا بۆ ئەوەیەوان نەکەونە سووریا و خەمی شوێنێکی تری بخۆن و مەشغوڵم لە شوێنێکی ترەوە لەبەرەوە من لەوە دەرچووە کە کێشەی نێوان بەڕای من نێوان بارزانی و تاڵەبانی بارزانی و مالیکی بەڵام هەر لە سەرەتای کێشەکەەوە ینی بارزانی هەوڵی دەدا ئەوە ئاشکرا بکات کە ئەم کێشەی بارزانی نییە لەگەڵ مالیکی کێشەی دەستور و چۆنیەتی بەڕێوەبردننی وڵاتە ینی پێت وایە کە وڵات بە شێوەیەکی بۆ شێوەیە بەڕێوە ناچێت کە دەستوری عێراقی باسی لێوەکە من پێم وایە نە بارزانی نە سەرکردەکانی تری کورد دەتوانن هەموو هەڵەکان بخەنە ملی عێراق و ملی سیاست مەدارانی عێراقەوە چونکە هەڵەی استراتیجی لەلایەن کوردەوە خۆی کراوە زۆر هەڵی استراتیجی کراوە لەم وام نزیکەی 10 ساڵە سەدام حوسێن ڕووخاوە لە 2023 هەتاکو ئێستاوا خەریکاگەنێ 2013 هەر لە سەرتاوە چەند هەڵەیەکی استراتیجی کراوە کە وای کردووە ئێمە بگەین بەم ئاقارەی ئەمڕۆ یەکێکیان لەوانەیە کە بازەکرێت کە ئێستا دەبینی سەرۆکی هەرێم دەڵێ مالیکی ناوێت کەرکک بدا مالیکی ناوێت ئەوە بک مالیکی ناوێت ڕێکەوێت لەسەر ئەو ناوچانە کورد خۆی مساومەی کردووە لەسەر کەرکک کورد خۆی بە بەشێک لە کوردستانی دانە ناو نووسی وتوێتی متەنازە عەلەی هاواتە ئێمە ڕێ ناکەوین لەسەری دەبێت ڕێکەوین لەسەری واتە تۆ هەر لەبەر ئەوەی کە واو لە قەڵەم ماوە واتە تۆ دەبێ حسابی ئەوە بکەی لەوانەیە بەی تۆ دەرنەچێت نەدەبوایە ئەو مساومە گەورەیە لەسەر کەرکووکرایە کەرکووک یەکێکە لە شارە هەرە گرنگەکانی کوردستان یەکێک بوو لەو شارانی نەدەبوایە مساومەی لەسەر پایە لەبەرەوە ئەو هەڵەیەکی استراتیجی زۆر گرنگ بوو کە کەوت لەسەر کورد ئێستا دەبینین مالیکی نەک دەڵێ متەنازە عەلەیها مستەلەحێکی تر بەکارێنێن دەڵێ مختەڵەتە دەڵێت تێکەڵ واتە ئەمە کەوت لە سەرمان دوو هەڵی استراتیجی دووەمەوەیە کورد زیاتر مەشغوڵ بوو بە مەناسب بوو بە بەرژەوەندی تاکەوە لە باتیۆی بەرژەوەندی ملی بێ دەبینی لە باتی ئەوەی هەستی ملی هەستی نیشتیمانی بەهێزکە لەو شوێنانەی کە دابڕاون لە کوردستان کە دەبواە بەشێ من لە کوردستان دەبینی دوو ئاسایش هەبوو دوو لەشکری هەبوو دوو مەڵبەند هەبوو ناوچە هەبوو زیاتر مەبەستی حیزبایەتی زۆر زاڵتر بوو لەسەر مەبەستی ملی و کارە ملیەکان ئەمە بۆ نمونە لە کەرکووک و لە ناوچەکانی تریش سێ هەڵەیەکی گەورەی ترەوە بوو کە ئێمە ئەزمونمان نەگرتووە لەو کارەساتانەی بەسەرمان هاتووە پێشتر
گەر ببینین بۆ نمونە گەر بگەڕێنەوە 40 ساڵ لەمەوبەر لە ڕێکەوتنی ساڵی 1970 ئێمە بۆمان دەرکەوت کە دانی کاتی زۆر بە بەرامبەر دەکەوێت لەسرت کاتێک کە جوڵانەوەی ڕزگاری خوازی ساڵی 1970 ڕێکەوت لەگەڵ حکومەتی بەعسە و 4 ساڵیدایە لەم 4 ساڵە حکومەتی بەعس خۆی بەهێز کرد لە باتی مافەکانی کورد بەداهاتی کرد لە کوردیدا ئێمەش نەدەبوایە مساوەمە لەسەر بۆ نمونە کەرکووک و هەندێ پرسی گرینی تر بکەین بیخینەوەتەوە نزیکەی 9 ساڵ بەسەریا چووە هیچ شتێک نەبووە دەبوایە نەمان هێشتایە ئەمانەی بەسرا بچێ داوامان کردا لە ساڵەکانی وڵات 2004 بێ 2005 بێ 2006 بێ نەمان هێشتایە بگەێتێ کەس مساوەمە لەسەر خاکی خۆی ناکە ئەمە ئەم هەڵانە هەڵی استراتیژین سێ ناردنی ئەو کەسانی کە ئێمە دەیان نێرین بووی ئەو شاندانی ئێم هەمانە ئەو سیاسادە مەدارانی هەمن زۆر جار دەڵی خەوتون یعنی هەندێک شت بەسەریانە تێپەڕ دەبێ سیرمان لێیە ئەو سیاست مەدارانەی کورد خەریکیەوەن بۆ نمونەیەکێک لەوانە گۆڕینی یاسای هەڵبژاردن هەتاکو پێش گۆڕینی یاسای هەڵبژاردن دەبینین ئەندامەکانی پەرلەمەنتارەکانی کورد نزیکەی 125 پەرلەمانی عێراق بوون یاسا دەگۆڕێ پەرلەمانە کوردەکان هیچ ناڵێن دەبینی ڕێژەی کورد لە ناو پەرلەمانی عێراقە دەبیتە نزیکەی 15% پاشان خەبەریان دەبێتەوە ئێمە دەبێت زۆر ورد بین کورد خۆی بەشێک بوو لەوەی کە ئەو عادەدی کورسیەکانی پەرلەمانی عێراقی بڵێ بەڵام پاشان اینجاوتێ هەڵخەڵەتێنراوین و نەمانزانیوە گەر خەڵقی شارەزاوە هەبێ هەڵ ناخەڵەتەری کەواتە دەبێ وریابیت تۆ ناکرێ دانیشی و بڕیار بدەی و ڕازی بیت و دوایی بڵێ هەڵخەڵەتێنراوم واتە نەزانیت ئێمە دەبێت سیاست مەدارمان هەبێ زیاتر بە حەڵق و عقل بێ و ورد بێ نابێت سیاست مەدارمان هەبێ بخەوێت سیاست مەدارمان هەبێ خەریکی بەرژەوەندی شخصی بێ سیاست مەدارمان هەبێ قسەی بازاڕی بکات و زیاتر بۆ هەستی خەڵقی بێ وەگلەوەی بزانێت چیەڵێ من جاری وا هەیە گوێم لە هەندێ پەیام و یاخود هەندێک بۆچین و سیاست مەدارانی ئێمە بێ سەیرم لێدێ هەر لەم ڕۆژانەیە گوێم لێ بوو جێگری وەزیری پێشمەرگە دەڵێ مالیک ئێمە چین بۆ بەرەو ڕووی مالیکی باگەر مالیکی ئازایە بێ بۆ مابزین چۆن چەکەکانی لێسەنین یعنی ئەمە قسەی سیاست مەداران نییە یاخود کاتێک گەڵێ بە قسەی حەکیمانەی بارزانی ئێمە دژایەتی هەموو ئومەی عەرەبیەکەین چۆن دژایەتی چۆن شەڕی هەمووی ئومەی عەرەبیەکەی ئەوە کەی قسەیە ئەوە زیاتر ئەمە زیاتر بە دروش مەچێ بۆ فرۆشتنی بۆ شەقام جارە بۆ شەڕی ئومەی عەرەبیەکەی تو علاقەی ئومەی عەرەبی چییە تۆ لەگەڵ هەندێک کەس شەڕی هەیە لە بەغایە بەس بە تایبەتی باس لەم شەڕاکەین لەگەڵ بەغدا ئێمە سەرکەوتۆ بینیاننا بەڵام بەس لە هەڵی استراتیژی کورد کرد لەگەڵ بەغدایە زۆر جار لێرە هەرێمی کوردستان بەرپرسانی هەرێم دان بۆ دانانین کە ئەمانە هەڵەیە ئەمانی کە تۆ باست کرد کە هەڵەیە ئەوان وا نازانن کە هەڵەیە بەو دلیلی کاڵێن ئێمە لە هەموو ڕێکەوتن نامەیەەکە داواکاریەکانی خۆمانمان وتووە لە دەستورە مادەی 140 هەیە مادەی 140 فترەیەکی محەدەدی داناوە تا 2007 ئەبێ ئیستیفتاش بکرێت و ئەبێت هەموو ئەحسا و هەموو کێشەکانی کەرکووک چارەسەر بکرێت بەڵام نەکراوە کێ بەرپرسە مەسەلەکە ئەمەیە کورد دەڵێ ئێمە بەرپرسنین لەوەی کە تا ئێستا نەکراوە هەمووی حکوومەتی بەغدایە وانە لەبەرەوەی پەیامی سیاسی کورد یەک نەبووە لەلایەکەوە دەڵێن کورد کوردستانیە لەلایەکی ترەوە سەرانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان دەڵێن لە کەرکووک بۆ نمونە دەبێت 32 تورکمان بێ 32 عەرەب بێ و 32 کورد بێ واتە تۆ لە ئێستا خۆت ئەخەیتە دەستەی دۆڕاوەوە لە ئێستا خۆتەکە پەیامی سیاست مەدارانی کورد یەک نەبووە مساوەمە کراوە ئێستا هیچ گومانێک لەوەیان نییە کە سەران و بەرپرسانی سیاسی کورد بڵێ ئەمە هەڵمان نەکردووە طبعا ناڵێن لەبەرەوەی مساوەمەیان کردووە ئەنا هیچ معقول نییە 10 ساڵ پاش ڕووخانی ڕژێم هێشتا کەرکووک هیچی بۆ نەکرابێ هێشتا کەرکووک ئێستا ناوی بنەی بە مەناتق بە ناوچەی تێکەڵ پارچەیەکە لە کوردستان
بۆ ناوی بنێ پاچی تۆ تێکەڵ دەبواە ئەم مساوەمانە کردویانە دەکرا زۆرشتی زیاتر بکرێت چ لە 2005 چ 2006 چ 2007 واتە ئەوان قبولیان کردووە من زیاترەوە بە دروشم دانێن بۆ فرۆشتنی بە ئێمە هاوڵاتیان ئێمەوامان کردووە ئێمەوامان کردو ئێمەوان کردووە تۆ دەکرێت کاتێک پەیامێکێ دەکرێت تەفعیلی کێ و دەکرێت بەس قسەی لێ بکەیت. ئەم کێشەیەکی ئێستا لەگەڵ بەغدا هەیە پێت وایە کە ئەمە کێشەیەکی دروستکراوە یان کێشەیەکی ڕاستەقینەیە ینی لەگەڵ بەغدا من پێم وایە ئێستا کێشەیەکی مەترسیدارە من پێم وایە ئێستا دەبێت هەموو پارتەکانی کوردستانی عێراق هەوڵدەن یەک هەڵوێستی نیشتیمانیان هەبێت ئەویش ئەوە بێت بە یەکەم لابردنی مالیکیە چونکە مالیکی تازە ناکرێ بڕوای پێ بکەیت مالیکی مەترسی ئەوەی هەیە دیکتاتۆرێکی پیسی لە دەرچێت مالیکی مەترسی ئەوەی هەیە بمان خاتە ژێر مەترسیەوە لەبەرەوە یەکەم هەوڵی پارتە سیاسەکانی کورد من پێم وایە ئەمڕۆ دەبێ هەوڵ بێ بۆ لابردنی مالیکی. مالیکی لە کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیە هەڕەشەی لەوانە کرد کە هەوڵی لێسەندنەوەی متمانەی لێکردوون. سەرۆکی پەرلەمانیش پێی وایە کە ئەمە لە هیچ دیموکراسیەتێکا لە دنیا شتیوانە بووە کە سەرۆکی حکوومەتێک هەڕەشە لەو پەرلەمانتارانە بکاکە ئەیانەوێ متمانی لێ بسەنەوە. یعنی تۆ بە حکومیەوەی کە لە وڵاتێکی ئەوروپی مەسەلەی لێسەنەوەی متمانە بۆچی بەو حساسیەتە لە عێراقا لە وڵاتێکی وەکو عێراق وەربگیرێت؟ هەڕەشە خەڵکی دیکتاتۆریکە هەڕەشە خەڵکی دیموکرات نیکە هەر ئەمە خۆی هەڕەشەکردن خۆی واتە ترساندن و تۆقاندنی خەڵق ئەمە یەکێکە لەو شێوازانەی کە مالیکی دەیەوێت بەکاربێنێت گەر ئەمڕۆ کە دەسەڵاتی وای نییە کە ئەمڕۆ کەمایەتیە لە پەرلەمان کە ئەمڕۆ حکومەتی زۆرینەیە ئەو لە ئێستەوە هەوڵ بدا خەڵق بتۆقێنێ و خەڵق بتەرسێنێ و خەڵق لابرێت و بە هەوەسی خۆشت کە گەر ئەیسبینێ دەسەڵاتی بەدەست بێت چیەکات واتە هەرەمە خۆی کافی هەرم هەڕەشانە هیچ شتێکی تر هەرەمە خۆی دەبێت کافی بێ بۆ ئەوەی گشت سیاسەتمەدارانی کوردستان و سیاسەتمەدارانی تری عێراق بە شیعەشەوە وا لێ بکا کە ئەمان هەوڵدەن بۆ لابردنی مالیکی چونکە مالیکی چۆتە قۆناغێکی تر قۆناغ هەنگاونان بەرەو دیکتاتۆریەت. ئەمە لەم منتەڵەقەوە کە بۆ ئەوەی دیکتاتۆرێک دروست نەبێت مالیکی لا ببرێت یاخود بۆ ئەوەی کە مالیکی لا ببرێت سوودێک کێبێت بۆ هەرێمی کوردستان. من پێم وایە دەبێت لە منتەڵەقی یەکەمەوە بێت کە مەترسی هەیە کە دیکتاتۆرێکی تر بێت عێراقەوە ئەمە یەکێمی بێت نەک تەنها لەبەر ئێمەی بەرژەوەندی ئێمە بێ چونکە گەر دیکتاتۆرێ بێت نە بەرژەوەندی لە ئێن نە لە بەرژەوەندی ئێمەیە نە لە بەرژەوەندی خەڵقی تری پارچەکانی ترە شوێنەکانی عێراقا یعنی نە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نە لە بەرژەوەندی خەڵقی ناستریە نە بەرژەوەندی خەڵقی بەسرە و ڕوومادیە هاتنی دیکتاتۆرێک بۆ عێراق لەبەرەوە من دەبێت لەوە بیبینیت. زۆر جار لە هەرێمی کوردستان دەوترێت کێشەی هەرێم لەگەڵ بەغدا لەگەڵ ینی سیستەمی حکومڕانیە نەک لەگەڵ شەخص واتە ئەگەر مالیکیش لەوێ بێ یاخود لەوێ نەبێ کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا و خۆیمێنێتەوە لەبەرەوەی سیستەمی حکومڕانی ئەو جۆرە کەسانی ئەوێت کە دژایەتی لایەنەکانی تر بکە و خۆی بەهێز بکات. لە غیابی سیستێم و لە غیابی دامەزراوەی و دەوڵەتێک تاک زۆر دەورە بینێت تاک زۆر دەورە بینێت بۆ چونکە عرفێکی دیموکراسی نییە لە عێراقا عرفێکی دیموکراسی نییە لە عێراقا لەبەرەوەی تاک دەورە بینێت تاکێکی دیموکراز ئەتوانێ ئاراستەکە بەرەو ئاراستەیەکی باش بەرێ تاکێکی دیکتاتۆر لەبەرەوە ناکرێ بڵێ ئێمە تەنها لەگەڵ تاکیش هەمانە لەگەڵ تاک هەندێک تاکن ناوێتەوە چکە دەبینی نەزعی دیکتاتۆریتیایە کە ئەو نەزعە دیکتاتۆریتیای تۆ ناتوێت هەیە لە پارتەکانی خۆشمانە پارتە کوردستانیەکانیش ئێمە هەندێک کەس جاری وە هەیە لە پارتەکان هەندێک کەسمان ناوێت دەڵێن ئەومانەیە لەبەرەوە نەزعیتیایە دەوێت بەو ئاراستەیە شتەکان بەرێ لەبەرەوە تەنها سیستێم نییە ڕاستە ئێمە دەمانەوێت شتەکان بە دامەزراوەی بکەوت بە دەستور و بە سیستێم بیکەین بەڵام تاکیش ڕۆڵی زۆر جار لە مەسلەی ئەم باسی سیستم بە سیستەمکردنی وڵات کوردیش بەوە تاوانبارەکرێت کە ئەویش بەشێکە لە عێراقی نوێ بەشێکە لەو سیستەمەی کە هەیە کوردیش هەوڵی نەیەوە کە بەغدا بە سیستم بکە و مؤسسات دروست بکە
وەڵامەکەت وەرەگرم دوایەم ناوبڕە ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوەلاتەن.